بێگومان ئێمە وەکو منداڵانی گەڕک هەموو هاوشێوە بووین، ینی لە یەکە چوین، چ بە نسبەت دیاریکردنەوە، چ بە نسبەت ئەوەی کە ڕسمی قەددیوار و نازام ئەو شتانەمانە کرد. دەوان من لە کەرکووک لەدایک بوومە و لە کەرکووکیش لە قەرەخی خاسە، بۆیە زۆر جار بە لمی خاسە یاریمانە کرد و ڕسممان پێکرد یا بە خەڵوز لەسەر شەقامەکان ڕسممانە کرد. ئەوە زیاتر هیوایەتی منداڵی بوو. بەڕاستی من زۆر قەرزاری بەڕێز مامۆستا هۆشمەندم کە ئەو لە ابتدائیە بڵێ لە سەرەتاییە یەکی سەرەتایی بووین فێری کردن کە ڕسم چۆنە و چۆنەکرێ. بێگومان ئێمە لە گەڕێکی ئیمام قاسم زێویە بووین. ئەو گەڕەکە گەڕێکی شعبی بوو و لە 53 لەدایک بوومە. لە پەنجاکانە ئەو ئۆدی ئەژەن، ئۆدی ئەژەن و گۆرانی ئەوت. بەڕاستی ئەمە لە پەنجاکانە شتێکی سیر بوو بە نسبەت گەڕێکی ئیمام قاسمەوە یا مناڵانەوە کە هەموو لە دەوری کۆ بووینەوە، ئەویش گۆرانی ئەوت و هەروەها لە عینی کاتە دیسانەوە ڕسمی ئەکرد، ڕسمی زۆر جوانیە کرد. بەبیرم دێ کە ڕسمێکی بۆ من کرد کە ئەلە بیبم بۆ مامۆستاکە، من ئەو ڕسمەم هێنا لە ماڵەوە هەر بڵین دروستم کردەوە گۆڕانکاری تێکەوت نازام چی. ئەمە وای لێ هات کە وای لێ هات مناڵانی گەڕک لە جاتیەوەی فایلەکەیان ببن بۆ ئەو ئەیان هێنا بۆ من کە ڕسمیان بۆ بکەم. بەڕاستی ئەمە تا مرحلەی ابتدائیە سەرەتایی بەو شێوەیە بوو. زیاتر مەسەلەی هیوایەت بوو، یعنی کە چونکە ئەو ئیشی هەموو مناڵان بوو. تۆ بەنسبەت مناڵانەوە زەحمەتە بتوانی و لێرە ئەمە بڵێ ئەمە منداڵە حەزی لە هونەرە، ئەمە منداڵە حەزی لە عیلمە، هەمە منداڵە حەزی لە فڵان شتە. بۆیە تۆزێک جیاکردنەوەی منداڵ بەنسبەت ئێرەوە زۆر زەحمەتە. ئێمە بەڵام من ئیستیمرارم کرد، بەردەوام بووم لە ڕسم و هەروەها دوای ئەوە قەرزاری بەڕێز مامۆستا جەلالم. مامۆستا جەلال بەڕاستی لە سانەوەی ئیمام قاسم مامۆستامان بوو و کلیلی مەرسەمەکەی دابوو پێمان بە من و گارا و ئەیوب شەریف کە بمێنینەوە ڕسم بکەین و فعلەن لەوێ ئەماینەوە و ڕسممانە کرد. هەتا وای لێ هات لە یەکەم پێشانگا لە ساڵی 1972 یەکەم پێشانگامان کردەوە، یەکەم پێشانگای هاوبەشی کردمانەوە من و گارا و ئەیوب کە ئەمە خوارێ خۆش بوو ئەیوب. بەڕاستی کە ئەمە ئەتوانم بڵێم تێخزانێکە بەرەو هونەر، چونکە دوای ئەوە هونەر ئەبێتە ڕیسالە، ئەبێتە نامەیەک تۆ یا ئەبێ شتێک بگەێنی بە خەڵک. بۆیە یەکەم هەنگاو من ئەوەی ناو ئەنێم کە تێخزانێک بوو، پێ تێخزانێک بوو بەرەو ناو هونەر و بەرەو جیهانی هونەر. لە شێوەکاریدا زۆر جار بە من وتراوە کە هونەرمەندێکی سریالیم و ئەو
جیهانی کە دروستێکم جیهانێکی سریالیە بەڵام من وانای بینم کە سریالیە هەروەکو گابریل گارسیا مارکیز لە کتێبی ڕای حەجەوافە باسیە کاڵێت لە ئەمازۆن کە بە دەنگی بەرز قساکەی باران ئەبارێت ئەگەر بێت و تۆ ئەمە ڕسم بکەی ئەو بارانە ڕسم بکەی کە دێتە خوارەوە ئەمە دیمەنێکی سریالیە بەڵام لە عینی کاتە زۆر واقعیە بنسبەت ئەمازۆن چکە جێوی ئەمازۆن تۆ دەنگت ئەبێتە هۆی لەرانەوەی هەواکە کەواتە ئەو لەرانەوەی هەوایە ئەبێتە هۆی ئەوەی کە هەورەکە دیسان باران ببارێ کەواتە تۆ لێرەیە دیمەنێکی ئەمە زۆر واقعیە لە عینی کاتە دیمەنێکی سریالیە بنسبەت ئێمە بەڵام بنسبەت ئەمازۆنەوەی دیمەنێکی واقعیە هەروەها لە ئەمریکای جنوبی ئەمریکای خواروکە تۆڕیان فرێدایە ناو دەریاکەوە بۆ ئەوەی ماسی بگرن کەچی سێرەکەن فیل و شێر و ئەو شتانیان بۆ دەرچوو ئەمە کەڕایان کێشە سێریان کرد فیل و شێر و نازام چیتیە باشەوە چی ئەکا لە بەحر ئەمە بنسبەت جەوی یا کەشی ئەمریکای جنوبی شتێکی ئاساییە چونکە لەوێ زریان هەیە زریان زۆرە زریانی بەفر و باران و زریانی خاستن بەفر ئەمە زریانە تو مەزە سێرکێکی فرەداوەتە ناو بەحرەوە ناو دەریاوە کە تۆڕەکە هەڵەدەن ئەوانە دەرەچێ بۆیان ئەمە دیمەنێکی سریالیە بەڵام لە عینی کاتە سێرەکەی بنسبەت ئەمریکای جنوبیەوە دیمەنێکی واقعیە کەواتە من ئەتوانم بڵێم واقعی سحری ئیشەکە نەک سریالی چونکە ئەوەش لە ئەدەبە گابریل گارسیا مارکیز بڵین نوێنەرایەتی ئەکات کە بەڕاستی خاوەنی ماتەعام 100 ساڵ لە تەنیاییە و خاوەنی خۆشەویستی لە زەمەنی کۆلێرەیەدایە و ئەمانە هەمووی کۆمەڵێک ڕواایەتی من ئەتوانم بڵێم ئیشەکانم ئیشی واقعی سحریە زیاتر لە مەدرسەکانی ترکە هەیە هەرچەندە ئەمڕۆ مەدرسە نییە لە هونەرا چونکە دنیا وای لێ هاتووە کە تۆ لە تابلۆیەکە کۆمەڵێک مەدارسە بینیت باشە ئەو تابلۆیە سەر بە چ مەدرسەیەکە سێرەکەی واقعیە سریالیە بڵین انتباعیە نە تەجریدە ئەمە چی مەدرسەیەکە کەواتە تۆ لێرەیە ئەوەی کە دەورە بینێ ئێستاکە ڕوئیای هونەرمەندەکەیە ڕوئیای ئەو هونەرمەندە فعلا دەوری خۆی ئەبینێ ئەمڕۆ لە تابلۆیە هەر هونەرمەندێک بە چه ڕوئیایەکی خۆی ئیشەکە و من هەستەکەم من تابلۆکانم زیاتر ئەو ڕوئیایە کە ئیشی پێ ئەەکەم زیاتر نزیکە لە واقعیەتی سحرەوە. من ئیشی پێکرد ناکەم بەڵام بەڕاستی وەکو نیەت بە تەمام ئیشی پێکرد بکەم و ئیشی پێکرد بە شێوەنا بە بڵین قوڕ و گەچ و ئەو شتانەنا بە ئاسن و بە تەمان بیکە بەڵام هێشتا بەڕاستی هێشتا نەم کردووە ئەوەیان بەمێنێت بۆ وەکو مەشروعێک.
فەرقی نیگارکێش خۆی شێوەکاریە بەڵام ئەتوانین بڵین فەرقی بینی هونەرمەندی نیگارکێش و نیگارکێشێکی سادە فەرقی چییە؟ ئەوەی کە تەنیا ڕسمەکە ئەوەی کە ڕسمەکە ڕسمی اعتیادی ئەکا ڕسم فەرزەن تۆ پێی ئەڵێ کە فلان ڕسم بکە ئەو ڕسمە وەکو خۆیەکە ئەمە پێی ئەڵێن ڕەسام بە هێنەکەی کۆمەڵێک کەسێ لە دوکانی هەیە هینی هەیە کۆمەڵێک ڕسمەکە من ئەمە لە پێشانگای هونەرمەندانی کەرکووک کە لە سلێمانی کردمانەوە لە ساڵی 82 پێشانگای هونەرمەندانی کەرکووک بەتەواو بکەمەوە بکەینەوە من و سعات ستار چین بۆ کەرکووک بەڕاستی زۆر گەڕین بە دوای هونەرمەندانە کە بیان دۆزینەوە ئەن فەرزەن فلان کەس ڕسم جوانەکە کە ئاچین سیرەکەین ڕسامێکە یعنی مجرد ڕسمی ئەو کەلسومی کردووە ڕسمی نازام چی کردووە ئەمە جیایە بەڕاستی تۆ ئەتەوێ یەکێک کە هونەر بکات و ئەو هونەرەش هونەرەکەی هونەرێک بێ زیاتر تعبیر لە خۆی بکە و گۆڕانکاری لە جیهان بکە هەروەکو ئەڵێن کە بەنسبەت هونەرەوە ئەگەر بێت و بڵین کەسێکی سیاسی بێوێت جیهان بە علمی سیاست بە خطابی سیاست بگۆڕێ یا کەسێکی عالم بەو شتانە بگۆڕێ کە دروستی ئەەکە کەسێکی هونەرمەند بە جوانی بە جەمالیات بە جوانی محاولەی گۆڕانکاری ئەکا لە عالەمە کەواتە هونەر هیچ فەرقێکی نییە لەگەڵ سیاسەتی لەگەڵ سیاست و لەگەڵ عالم و لەگەڵ هەر کەسێکی ترە چکە هونەر ئەوێت جیهان بە قۆناغێکە بەرێت ئەوش قۆناغی جوانیە چونکە جوانی لە ڕسم وێنە کێشان لە بیناسازی لە پەیکەر لەمانە بنسبەت حەزارەتەوە زۆر پێویستە زۆر ضروریە کەواتە لە کەرکووک بەڕاستی فعلا کۆمەڵێکمان دۆزێەوە کە زۆر جوان بوو ڕسمیانە کرد سێرم کرد فعلا ڕسمەکانیان هونەریەوە بوو هاتن و بەشداریمان کرد لە پێشانگای یەکەمی هونەرمەندانی کەرکووک جا فەرقەکە ئەوەیە کە هونەرمەند بۆ هونەر ئیشەکات و تعبیر لە ذاتی خۆیەکاتە و لە خلال ئەوەی کە بڵین تعبیرکردن لە کۆمەڵەکە تعبیرکردن لە کۆمەڵەکە لە خلال ئەوەی کە تعبیر لە ذاتی خۆیەکە لە لەوچەی نەزەری خۆیەوە بەڵام ڕەسام چی تۆ پێ بێڵە یا چی ببینە زیاتر ڕسمی ئەو شتانە ئەکات لای من بەڕاستی مانای زۆر هەیە ئەمڕۆ لە جیهانە هونەر بۆتە پێویستیەک لە پێویستیەکانی جیهان لە بێگومان لە کاتی خۆیە کە لە ئەشکەوتەکانە ڕسمیانە کرد هونەر زەڕورە بوو
پێویست و پێویستی ژیان بوو چونکە کە تۆ لە ئەشکەوتێک ڕسمی ئەوەت ئەکرد کە گایەکت ئەکرد فەرزەن یا شێرێک دەکرد یا شتێکت دەکرد ڕمت لێ ئەچەقان ئەو کۆمەلگا قەبەلیە وای تەسەوڕ ئەکرد کە فعلەن کە ئەچێ بۆ ڕاوبەیانی ڕسمی ئەو گایە ئەو ڕمەی پێوەیە هەمان ڕم ئەتوانێت بچەقێنێ لەو حیوانە لەو ئاژەڵە بچەقێنێ بۆیە بەڕاستی هونەر لە پیلایە زۆر زۆر ضروری بوو و هونەر لەوەوە دەرکەوت هەروەها هونەری مەسرح هونەری گۆرانی هونەری شعر بێگومان لەوەوە دەرکەوت کە لە بەردەم ئاگرەکان شتیان ئەجێڕایەوە شتیان بۆ یەکتری ئەجێڕایەوە باسی ئەو شتانەی بینیویانە ئەو شتانە ئەمە لەمەیان شانۆ دەرکەوت شعر دەرکەوت ئەدەب بەگشتی دەرکەوت هەروەها هونەر دەرکەوت هونەرمەند کەواتە ئەو کەسەیە کە کۆمەڵگای ئێستا پێویستی بە هونەرەکەیەتی لەبەر ئەوەی هونەرەکەی ئەتوانێت کۆمەڵگا بگۆڕێت ئەتوانێت فکری ئینسانەکان بگۆڕێت لێرەیە لای من ئەوە هونەرمەندە کە فکری ئینسانەکان ئەگۆڕێت بەڕاستی من کە تابلۆ ئەکێشم یەکەم ئەتیبادێکەمە سەر ئەفسانە ئوستورە دێم ئوستورە یا ئەتیمادێکەمە سەر ڕیوایە کە ڕیوایەکە خوێنمەوە ڕیوایەکی باش بێ یا حکایەتی شعبی وەکو دۆن کیشۆت کە تا ئێستا چەندین تابلۆم بۆ کردووە کە لە کوردیە لە کوردەواریە هەموو جانێکمان بۆمانی گێڕایەوە فسس پاڵەوانە بێگومان ئەمە لە ئەدەبی مقارنە ئەگەر ئەدەبی بەراوردکردنە ئەگەر بێت و تۆ بەراوردی دۆن کیشۆت بکەیت کە سلڤانتز نووسیوێتی هەمان فسس پاڵەوانی کوردیایە کە لە کوردیا پێی ئەڵێن فسس پاڵەوان لێرەیە من چەندین تابلۆم کێشاوە بۆ فسس پاڵەوان دوای ئەوە من نایم بەلزبەت ئەفسانە وەکو خۆی ڕسم بکەم ئەفسانە فەرزەن تۆ گلگامش کە ئوستورەیەکی سۆمەریە یا ئەشتار کە ئوستورەیەکی سۆمەریە ئەشتار کە حەز لە تەموزی ئەکات بێگومان تەنیا لە یەک فەسلێکە لە بیدایی بەهارە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بەهار بێت من لێرەیە دۆن کیشۆتەکەم یا بڵین ئەشتارەکەم لەسەر قەڵای کەرکووک کە ئەگەڕێتەوە بۆ کاولبوو ئەگەڕێتەوە نەمەعبەدەکەی ماوەنە هیچی ماوەنە ئەگەڕێتەوە بۆ ناو خەڵکانێکی تر ئەگەڕێتەوە بۆ شوێنێکی تر کەواتە تۆ لێرەیە من تەفسیرێکی تر بۆ ئوستورە ئەەکەم ئەیهێنمە حاڵی حازر لە حازرە ئەیکەم هەروەها بنسبەت حکایەتی شعبی تەنیا من وەکو شخصیەتەکان سوودی لێوەرەگرم بنسبة قدر الإنسان هو كرواية مارلين مونرويا
من لێرەیە هاتوومە یا چارەنووسی ئادەمیزاد کە مارین مۆرۆ من لێرەیە هاتوومە دیسانەوە ئەو باسی شخصیەتێکە کە شخصیەتی کوڕەکەی کوڕی کابرایەکە مامۆستای جامیعەیە مامۆستای جامیعەیە فاشیەکان ئەیکوژن فاشیەکان کە ئەیکوژن ئەو دێتە سەری ئەڵێ من 60 ساڵم ویست بۆ ئەوەی کوڕێک گەورەکەم بەڵام فاشیت تەنیا 1 سانیەیەکی ویست بۆ ئەوەی بە فیشێکێک لە ناوی بەرێ کەواتە ئەو لێرەیە 60 ساڵ لەچوو کە تۆ کەسێکی کامل دروست دەکەی بێگومان بیدایە مناڵە دوای ئەوە مڕاهیقاکەیەوە شێواش گەورە ئەبێ 60 ساڵی ویستوە بۆ ئەوەی کوڕێک گەورەکە بەڵام فاشیت تەنیا ساتێکی ویستوە بۆ ئەوەی فیشێکیش پێوە بنێت ئەمە لێرەیە ئەمە بەڕاستی مەوزوعێکی بۆم دروست کرد و ئەوە بوو بە تابلۆیەک بوو بە تابلۆیەک کەواتە تو لێرەیە هەموو کاتێکە هەموو وەختێک ئەتوانی تابلۆ بچێشی تابلۆ بە هندیە یعنی من زیاتر ئێواران شەوان تا 2-3 دانیشم تابلۆ کێشم فەرزەنم تابلۆیە بۆ نمونە کە تابلۆیەکە باسی ئەوە کە ئێمارەیەکە و شیشە و ئەمە کۆنکریتە هەمووی لەسەر شانی ئینسانەکە وەستاوە هەمووی لەسەر شانی ئینسانەکە وەستاوە ئینسانێکە خۆی لە ئەوە ڕوخاوەتە سەریە لەسەر شانی وەستاوە کەواتە تۆ بەڕاستی بڵین چ وەختێک تابلۆی کێشی تابلۆکەی بۆت هات ئیتر خەریکێ بێ ماوەیەکی زۆری پێچێ و ئەو ماوە زۆرش من زۆر جار ئەتوانم بڵێم کە تابلۆ ئەکێشم یەکەم جار تەختیتی بۆ ئەەکەم هێڵکاری ئەوە جار تەختیتی بۆ ئەەکەم کە چی ئەەکەم چی ناکەم دوای هەندێک جار بە ئاوی تەختیتەکە بە ئاوی ئەکێشم تا فکرەکە کامڵە بێ لە مێشکمە ئەمجار دەستەکەم بە تابلۆکە بێگومان کە تابلۆکە ئەکێشم فەرقی زۆرە چونکە مادەی کە بەکاری دێنی ئەو مادەی کە بەکاری دێنی لە تابلۆیە من بە ئەکلیرێکی ئیشەکەم ئەو مادەی کە بەکاری دێنیت بێگومان تەسیری خۆی هەیە لە تابلۆکەیە لەگەڵ ئاوی یا لەگەڵ تەختیت بۆیە گۆڕانکاری زۆری تێکەوێ گۆڕانکاریەکە زۆر ئاساییە و من لە پێشە بێگومان بە زەیت ئیشمە کرد بەڵام بەڕاستی مەرسەمەکەم ئەم مەرسەمەم ئەمە هەمووی مەرسەم بوو ئەم مەرسەمە سوتا و تقریبا 110 تابلۆم 100 قسوور تابلۆم سوتا لەگەڵ ئێرەیە ویستە بەس ڕسمەکانی ماوە لە کۆمپیوتەرەکەم ئەم ماڵم سوتا و دوایەوە سپلیتەکەم سوتا نەقڵ بوو بۆ ئەم ژوورە و ژوورەکەی ترم سوتا بەڵام کە تابلۆکانم سوتا پێشان بە زەیت ئیشمە کرد بە زەیت فەرزەنە و تابلۆیە زەیتە ئەو تابلۆیە زەیتە لە پێشا بە زەیت ئیشمە کرد بە ڕۆنی بە بۆی ڕۆنی بەڵام دوای سوتانەکە هێواش تقریبا ساڵێک ئیشم نەکرد دوای ئەوە کە دەستم پێکرد خۆ ناکرێت هەر ئیشنەکەی من ئێمە وەکوڵێن ڕسم عەشقێکە لە ژیانمان ئەو عەشقا تۆ ئەبێ هەر دەری بڕی چونکە بەڕاستی کە دەری نەبڕی ناتوانی بژەی ناتوانی بەردەوام بیت بۆیە بەردەوام بووم بە یەکەم بە تابلۆی ئەکریلیک سیرم کرد خۆشترە زووتر وشکە بێتەوە و داینە تامی زەیتەکەدا هەستان بە ئەکریلیکیشم کرد جا بە ئەکریلیک کۆمەڵێک زۆر تابلۆم کرد و ئێستا فەرزەن بۆ نمونام تابلۆی بە ئەکریلیکە کە لەبەردەستانایە ئەم تابلۆیە ئەکلیلیک بە مادەی ئەکلیلیک ئیشم کردووە و ئەو مادەی ئەکلیلیکیش بڵین سفات و خاصیەتی خۆی هەیە لە ئیشکردنا و بۆیە زۆر جار لەگەڵ هێڵکاریەکانە فەرقی ئەبێ یا لەگەڵ ئاوێکانە فەرقی ئەبێت
وهندي تابلو شيء هذا يكسر إيشكم يكسر بلين فكرك واضحة إيشكم بويا براستي من زيادة هنديك جار لبياني وتا إيوار إيشكم هنديك جار يتر إيواران تا شو درنگ إيشكم زور درنگ خوم براستي من پێشانگام زۆر کردوتەوە تقریبا 150 پێشانگای هاوبەشم هەیە و لە ئەو 150 زۆربەی زۆری لە سلێمانی و کەرکووک و هەولێر و دهۆک و ئەو شوێنانە بووە و پێشانگام کردوتەوە لە لەندەن لە ئەڵمانیا لە 6 شاری ئەڵمانی بەردەوام بووە و هەروەها لە فنلەندا لە شەوی هونەرمەندانە لە دەرەوە بەنسبەت ئێمە ئەو پێشانگانێمان کرد بەڕاستی ئەو پێشانگایی کە لە لەندەن کردمانەوە سپاسی ڕێبوار سەعید دەکەین کە ئەو تابلۆکان لایەو بوو لە هۆڵی وابزانم لەوێ هۆڵی گرین پیاڵەن ساوس هۆڵی ساوس لەو هۆڵە کردێەوە سپاسی ڕێبوار سەعید دەکەم کە ئەو لە لەندەن کردەوە و پێشانگاکان تریش بەنسبەت چی هونەرمەندانەوە چی خۆم بەنسبەت دۆست و برادر و شتیواوە کە کردومەتەوە هەروەها ئەوانی ئێرەشی ترە و بەشدار بوومە لە پێشانگاکانی ئێرەدا هەروەها بەنسبەت منەوە نۆ پێشانگای تایبەتیم هەیە نۆ پێشانگای تایبەتی لە سلێمانی و لە کەرکووک و لە گەرمیان و تر لەو شوێنانەیە تا ئێستا نۆ پێشانگام کردوتەوە و ئەمە زیاتر پێشانگاکان بێگومان دو پێشانگامە مانگی چوارە بوو لە سلێمانی کردمەوە لەسەر خۆشەویستی و تەئسیری جەنگ دەربارەی خۆشەویستی و من لە هەموو تابلۆکانمە ژن زۆر گرنگە بەنسبەت تابلۆکانمەوە دایمە ئافرەت ڕسمەکەم لێرەیە خۆشەویستی من ڕێیم وایە کە ئێمە ئەتوانین بە خۆشەویستی دنیا بگۆڕین بە خۆشەویستی جیهان بگۆڕین نەک بە جەنگ و بەو شتانە بیگۆڕین بە چەک و بە جەنگ و بە نازام چی بیگۆڕین ئەگەر بێت و ئێمە بتوانین یەکتریمان خۆش بوێ ئەگەر ئەمە من تەسەورەکەم ئەتوانی بۆ خۆشەویستی جیهان بگۆڕیت و جیهان لە ڕێگەی خۆشەویستیەوە گۆڕێ مەسیح ئەڵێ یەکتریتان خۆش بێت ئەڵێ یەکتریتان خۆش بێت ئەڵێ کەواتە تۆ لێرەیە ئەم ڕۆشنگەریە ئەم ڕۆشنبیریە بێگومان دوای ڕەنگەداتەوە و ئەو پێشانگای ئەخیر کردمەوە جەنگ و تەئسیری جەنگ لەسەر خۆشەویستی ئەمە بۆچوونی خەڵکە دیسانەوە بۆچوونی خۆمە چکە تعبیر لە ذاتی خۆمەکات تابلۆکان هەروەکوتم کە پێناسەی هونەرم کرد کە تعبیرکردنە لە خلال ذاتی خۆ تعبیرە لە ذاتی خۆ لە خلال ئەوەی کە تۆ باسی خەڵکەکەی ئەمە
بڵین جۆرێکە لەوەی کە تۆ ئەتەوێت بڵین دەنگی خەڵک و دەنگی خۆت بگەیەنی دەنگی خۆت ئەگەیەنی لە خلالەوە دەنگی خەڵکیش ئەگەیەنیت. بێگومان من زۆر حەزم لە گۆرانیە زۆر گوێی لێ ئەگرم بەڵام مشکلەکە وایە بەڕاستی گۆرانی نازانم هەروەکو لەگەڵ کاک ئازازی حەسیب قەراخیە باسی حەسەن زیرەکمانە کرد وتی حەسەن زیرەک ناخۆشوتم با بە حەسەن زیرەک زۆر خۆشە گۆرانی زۆر خۆشی هەیە گۆرانی هەیە لە کوتی چۆن وتن گۆرانی هەیە لە کرماشانە لێ زۆر خۆشە بە تیپی مۆسیقاوە بەینەوە جیاوازە لەو گۆرانیانەی کە لە ماڵان و توێتی نازام چی وتی بۆ تیکەوە کان گۆرانی کورە گۆرانەیەکی ئەوەی پیاوەکە لە ناو بازاڕە کوژرێ و لەسەر کچە چێشتکەرەکە و نازە وتی با بەدینەی زەماکەی هێنە گۆرانی ئەمە چیرۆکە تۆیڵی بەڕاستی من گۆرانی خۆم گۆرانی نازانم بەڵام زۆر گوێی لێ ئەگرم زۆر حەزم لە گۆرانەکانی مەسەری خاڵقی هەمەڕەوف کەرکوچی و گۆرانی لۆڕی سەی محەممەدی مەجیدیان زۆر خۆشە و مەجموعە گۆرانی ئێلام و حەزم لە زۆر لە سەلاح داودەیە سەلاح داودە بەڕاستی هەندێک گۆرانی هەیە زۆر خۆشە بۆیە زۆر جار کە ڕسمەکەم ئەو دەنگە هێواش دێتی جۆمەکە زۆر شعر تاسیری تێم کردووە و زۆریش حەزم لە شعر هەیە و زۆر شعریشم کردووە بە تابلۆ بەڵام وەکو خۆینە ئەو شعرە هەستاوم تەفسیرێکی ترم بۆ کردووە وەکو ئەو تابلۆکەی کە بە ناوی خۆشەویستی لە زەمەنی چەقۆبارینە خۆی لە ئەسڵاوە شعرێکی جەمال غەمبارە بەڕاستی شعرێکی جەمال غەمبارە کە خۆی ناڵێ خۆشەویستی لە زەمەنی چەقۆبانیدا بەڵام شعرەکەی واست دەکەم باسی ئەو جۆرە خۆشەویستی ئەکا کە لە زەمەنی چەقۆبارینە دوو کەسێکتریان خۆش بێت بەڕاستی شعر و تابلۆ زۆر نزیکن بەیەکەوە تابلۆ شعرێکە زۆر بێدەنگە بە بێدەنگی سەیریەکەیت بەڵام شعر تابلۆیەکە تابلۆیەکی دەنگدارە جۆت لە دەنگەکەی بێت کەواتە هەردووچانی یەکن یەک هەدەفیشان هەیە و یەک جوانکاریشیان هەیە یەک جوانسازیشیان هەیە بەڵام ئەوە لە بڵین شعر زمنی ئەدەبایە ئەمەیان زمنی هونەرە بەڵام هەردووچی تەواوکەری یەکن تواتوانی بە شعر تعبیر لە خۆت بکەی و چ ئەتوانی بە تابلۆیەک تعبیر دیسانەوە لە خۆت بکەی هەردووچی مەسەلەی تعبیرەکەیە
هەمان تابلۆش وەکو ئەدەب وایە لە ئەدەبا چۆن پێڵەی وەکو تۆ ناودنا دزینی ئەدەب لە تابلۆشە دیسانەوە نەقڵ هەیە بەڵام فەرقیان زۆرە لە تابلۆ تۆ بە دەستی خۆ دەیکێشیت کە بە دەست تابلۆیەکە کێشیەکێک تر دێ دیسانەوە ئەویش بە دەستی خۆی دێ تابلۆکەی تۆ کێشێ بەدەستی خۆی ئەیکێشێ کەواتە ئەو دوو تابلۆیە تەغییراتی تێکەوێ گۆڕانکاری لە ئسلوبە لە کۆمەڵێک شتا ئەکەوێ تۆ بەڕاستی من ناتوانم لێرە نمونە بێنمەوە من تابلۆیەکم کردبوو ئەوەی کە کچێکە بەڕووتی لەسەر مەسرح عەرزی جلوبەرگەکەیەکە بەڵام هیچ جلوبەرگێکی لەبەر نییە تەنیا وەرەویی ڕەش و ملپێچی ڕەشی لە ملایە بەڵام دەم بەرولوبەر مێزەکەەوە بەڕیس هەموو پیاو دانیشتن سەیرەکەن تۆ لێرەیە سەرەکەی عەرزی جلوبەرگە عەرزی جلوبەرگ و پیاوەکانی بە شێوەی کاریکاتێر ڕسم کردووە ئەو جلوبەرگان تۆ سیر من کە سەیری عەرزی ئەزیاکەم سیرەکەمە بەرەوبەر پیا و هەمووشی سەیری ئافرەتەکەکەن نەک سەیری جلوبەرگەکە بکەن سەیری ژنەکە خۆیەکەن کەواتە من لێرەیە ژنەکەم بەڕووتی ڕسم کردووە ئەمە تابلۆکەیە کە ناومە عەرزی جلوبەرگ عەرزی ئەزیا بەڕاستی دوای کە تابلۆکەم تەواو کرد دوای یەک دوو هەفتە سپۆتنیک دەرچۆ گۆڤارێکی ڕووسی هەبوو ناوی سپۆتنیک بوو دەرچوو حوسێن میستری ئەوسا لە ماڵمان بوو بەڕەحمەت بێت بەڕاستی ئەویش هونەرمەندێکی زۆر عەزیم زۆر گەورەی شانۆیی بوو ڕۆلی زۆر هەبوو لە شانۆیە و بە تایبەتی لە درامایە ئەو سپۆتنیکی هێنا تازە دەرچوو بوو ئەی تازە لە مەکتەبەی سلێمانی دەرچوو بوو هاتوویەتی کورد ئەم ڕسماگەر تۆ پێشتر نەتکردایە ئەینی تابلۆکەی تۆ وایە سیرمان کرد ئەینی عەرزی ئەزیایە بەس ئەو لەسەر سەر زەلامەکان کردبووی من لەسەر مەسرح کردبووم ئەم لاو لای زەلامەکان بوو تی ئەم ڕسمە ئەینی ڕسمی تۆوە کەواتە ئەمە لێرەیە ڕسم زۆر جار چونکە ئینسانێکە ئینسانیش دوو پێ و دوو دەست و چاو و لوت و یعنی فەرقی نییە لەگەڵ ئینسانێکی عادی کۆن ناو کۆمەڵە بەڕاستی ئەوە من کە ئەو ڕسمم کردبوو ئەینی ئەو ڕسمە بەس فەرقەکە ئەوە بوو یعنی کە ئەو لەسەر سەری زەلام و کچەکەی لەسەر سەری زەلامەکان کردبوو ئەمە دێرەیە بەنسبەت گواستنەوەی لەوحە یا تابلۆ ئەشێ لە یەکتری بچێ بەڵام شت لە یەکتری وەرئەگرن چونکە ئەگەر بێت و شت لە یەکتری وەرنەگرن تۆ لە چۆ فکرە دێنی ئەوە فەرقی هەیە لە ئەدەبە لە ئەدەبە تۆ تەنیا ئەینووسیتەوە تەنیا ئەو شعرێکی نووسێت تۆ دی لێی وەرەگری و شعرەکە نووسیتەوە ئەڵێ شعری خۆمە کە لە کاتێکا شعری خۆت نییە شعری کەسێکی ترە بەڵام ئەمە فەرقی ئەوەیە لە بواری هونەرە تۆ لێرەیە تابلۆیەکەکەی ئەو تابلۆیە گۆڕانکاری تیاکەی گۆڕانکاریەکی زۆری تیاکەی و ئەبێتە مڵکی خۆت.
مۆزەخانەکانی ئەوروپان بینیوە مۆزەخانەکانی شەرقی ئاسیاشم بینیوە تا سینم بینیوە مۆزەخانەکانی بینیوە و مۆزەخانەکانی ئەوروپاشم بینیوە لای من هونەری کوردی هونەرێکی پێشکەوتووە زۆر هونەری کوردی فەرقی نییە لەگەڵ هونەری ئەوروپیە بەنسبەت مەتاحفەکانەوە کە ئەوەی من ئەیبینم هەستەکەم ئەوەی کە لە ئەوروپا ڕوو ئەدات و ڕووی داوە دێتە کوردەوارەوە چ بەنسبەت تەکنۆلۆژیاوە میش لە دەوری تەکنۆلۆژیا بەڕاستی زۆر گرنگە لە مەجالی هونەرە هونەرمەندی کورد فەرقی نییە لەگەڵ هونەرمەندی ئەوروپی بەڵام فەرقەکە ئەوەیە ئەوروپا هونەر کەلتورە منداڵەکانیان خەڵکەکانیان ئەبەن بۆ پێشانگاکان خەڵکەکانیان دێن تابلۆ ئەکڕن بەڵام لای ئێمە هونەر نەبووتە کەلتور هونەر نە حکوومەت نە خەڵک بایخ بە هونەر نادەن لێرەیە کە باشترین فەنانی ئەم وڵاتە کە پێشانگایەکە کاتەوە چی لەسەرە وترێ دنیا لە سەحافە نووسێ فلان کوڕی فلان پێشانگایەکی کردەوە ئەوەندە خەڵکات بووەوە خەڵە باڵغ بوو یا چۆڵ بوو یا ئەوە بوو تەواوی تر نامێنێت کەواتر لەسەر هونەر لێریان نانووسێ نووسیدیش لەسەر هونەر بەڕاستی زۆر گرنگە ئەویش کەوێتە سەر نەزەڕیەتی فەن نەزەڕیەتی هونەر لێرەدا لەسەری بنووسێ و ڕخنەگری ئامادە بێت لەو پێشانگایە بەڵام لەوێ ڕخنەگر ئامادەیە هەموو کەس خەڵک ئامادەیە و خەڵکەکە تابلۆ ئەکڕێت سیرەکەی لە ئەوروپا تابلۆ فرۆشتن هونەرمەند هەیە زۆر بە ئاسانی بە تابلۆ ئەژێ من لە پێشانگایەکم بینی لە پێشانگای نەبوو کافتریا بوو 24 تابلۆی یەک هونەرمەندی تیا 24 تابلۆی یەک هونەرمەند ئەمە بەڕاستی ئەمە کێشەکەیە 24 تابلۆی هونەرمەند لە کافتریایەک چی ئەکا یا ئەوەتانێ کڕیوێتی یا ئەوەتانێ لە هونەرمەندەکە هێناوێتی بۆ ماوەی ساڵێک یا 6 مانگ کە ئەوە شتێکی ئاساییە لەوێ لێرەدا کام کافتریا کام دایرەی حکومی و کام ئوتێل تابلۆیەکی هونەرمەندی کوردی تایە بەڕاستی کام خستخانە تابلۆیەکی هونەرمەندی کوردی تایە ئەمە یەکێ لە کێشەکانە کە ئەلێرە هەیە کە من ئەتوانم بڵێم هونەر هێشتا نەبووتە کەلتور و هێشتا خەڵک بەدوایە ناگەڕێ کەی وای لێهات وەکو ئەوروپا وەکو ئەو شوێنانە کە خەڵک بەدوایە گەڕا و خەڵک بە کڕی دوای ئەوە ئەیفرۆشێتەوە بە پارەیەکی زیاتر پێکومان ئەمە پرسیارێکی زۆر هەستیارە بەڵام بێگومان ئەگەڕێم بۆ نەکبەتیە کە شێوەکاریە کە کەلتور نییە بەڵام لەگەڵی مرتاحەمی تر کە تابلۆیەکەکەم هەستەکەم دنیای منە کە تابلۆیەکە کێشم هەستەکەم تەواوی ترەوە هەرچەندە هێشتا و تابلۆیم نەکێشاوە کە خۆم ئەمەوێت بەڵام لەگەڵەوەشا دیسانەوە هەر تابلۆ ئەکێشم بەڵام ئەم تابلۆیە کە ئەکێشم و تابلۆیەک تەواو بێ کە سەیرێکەم هەستەکەم دنیای منە